بۆیە شەیتان ئەوە لەسەر ئەرزە فەساد بنێتەوە بە چێ؟ بە شوێنکەوتنەکانی. بۆی خوای گەورە ئەفەرمێتی ئەفەرمێ ئەتەتەخیذونەه وذڕیەتەه ئەولیا من دونی وهم لەکم عەدو بئس للظالمین بەدەلا. ئەی بەنی ئادەم، ئەی مرۆڤەکان، ئێوە شەیطان و شوێنکەوتەکانی ئەکەن بە دۆست و پشتیوانی خۆتان لە کاتێکە ئەوان دوژمنی سەرسەختی ئێوەن. بەڕاستی بۆ زاڵمان عەزابێکی گەورە هەیە. کەچی پشتیوانی خوای گەورەمان گۆڕێتەوە بەچی؟ بە پشتیوانی شەیطان و شەیطان پەرستەکانە. بۆی بەڵێ ئەمە ئازادیە، ئەمە مافی ڕادەربڕینە، ئەمە مافی ئافرەتە، ئەمە مافی گەنجە، ئەمە هەموو ڕێگایەکی بۆ ئەەکەینەوە بۆی کە تووشی ئەم دەردەسەریە بێت. لە کاتێکە مێشی داژی کراوە خۆتان ئەبینن ئەم مێشکە چی داتەوە؟ معدەل ئیعازەدات، بەردەوام ئیعازەدات بۆ ئەو داگیرکەرەی کە سەنتەری خواردن و خواردنەوەی داگیر کردووە. بۆی هەموو شتێک ئەدۆڕێنێت کە خواردن و خواردنەوە لە هەموو شتێک پێویسترە بۆ مرۆڤە. بۆی ئەگەر ئەو خواردن و خواردنەوەی لەبیر بچێت بێگومان بە هەموو عیبە و حەرامێکیش لەبیرەکات، بێگومان بە لەوەی کە هەموو شتێکی بەهای مرۆڤایەتی و ئاینی لەبیرەکات. بۆ لەبەر ئەوە هەموو حەیا و ئەخلاقێک لەدەست ئەدات. چونکە خواردن و خواردنەوە بۆ کەوتم حتا لە ئیسلامە ئەگەر مرۆڤ برسی بوو زانی لە برسان ئەمرێت بۆی هەیە گۆشتی بەراست بخوات، بۆ هەیە گۆشتی مریشی مردارەوە بوو بخوات. چونکە خوای گەورە ژیانی ئەم مرۆڤەی لە باشترە لە ئەوەی کە بمرێ لە برسان لە کاتێکە خواردنی حەرام مەوجودە ئەبێ بیخوات، لە کاتە واجب ئەبێ بیخوات. بەڵام فەمەن اضطر غەیڕ باغ ولا عاد. بەڵام زیادە ڕەوی نەکە لەو حەرامەی کە خوای گەورە بۆی حەڵال کردووە لە کاتێکە ژیانی لە خەتەردایە. بەڵام ئایا بە جگەرە و مەشروب و قومار ئەمە ژیانی ڕزگارەکات؟ بەڵکو ژیانی لە ناو ئەبات. بۆی خوای گەورە ئاگادارمانەکاتەوە کە لێی دوورکەوینەوە و ئەو کەسانێک کە هەوڵیش ئەدەن بۆ ئەم شتە فەسادە بڵاو بێتەوە لەسەر زەویە، خوای گەورە هەڕەشەی لەسەردا ناون بۆی کە ئەوانە ذوڕیەتەه، ئەمانە شوێنکەوتوو نەوەی شەیطانن. بۆی پێویستە ئینسان ئیماندار بەنی ئادەم ئاگادار بین لە شەیطانەکان و شەیطان پەرستانە چۆن مێشی مرۆڤیان داگیر کردووە بەوەی کە بەو شتانەی کە مرۆڤ سەر بۆش ئەکات ناویشان لێ ناوە سەرخۆش، لە کاتێک ئەمە سەر بۆش ئەکات نەک سەر خۆش ئەکات. بەڵێ لە بیدایەتەکەی سەری خۆش ئەکات، بەڵام دوایە سەرەکەی بۆش ئەکات.